العلم العراقي في جميع المؤسسات الحكومية في محافظة كركوك لحين تطبيق المادة 140. ڕۆژگارێک ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری گەورە و کاریگەری تیادەدرا کە هەندێجا بڕیارەکانی ئەو ئەنجومەنە کاریگەریان لەسەر حکوومەتی عێراقیش دروست دەکرد. مصادق على رفع العلم الكردستاني في المصادقة النهائية. لەم ڕۆکەدا ئەو ئەنجومەنە دووچاری فلیجبوون هاتووە و هۆکاریش لەوە بە تەنها حکوومەتی عێراق نییە بەڵکو کوردیش یەکێک لە فاکتەرە سەرەکیەکانێتی. گەورەترین زیان کە بە کەرکووک کە ئەوەیە کە مەسەگەی تعتیل کراوە، یعنی ئێستا ئەو مەجلیسی مەشلول کە کۆبوونەوەکانی ناکە کورد خۆی هۆکارە هۆکای سەرچیە سەرکی ترین شەدەوەی کە کورد بتوانێت چارەسەری کا مەسلەی چالاکردنەوە ئەنجومەنەکەیەتی چووکە کورد 26 کورسی هەیە لە 40 کورسی ئەتوانێت بە 26 کورسیە کۆمەڵێک دەسەڵات پیادە بکە کە هەم دەستور و هەم یاساکانی داتێ، بەڵام بەداخەوە ئێستا لەبەرەوەی ئەنجومەنەکە مەشولە ئەو یاسانە دەرناچێ و ئەوانیش بیانوی ئەویان دەستکەوتووە بەبێ ئەنجومەن و بەبێ ڕقابەی ئەنجومەن هەندێک کارەکەن کە لە بەرژەوەندی خەڵکی کورد نییە. جميعا نعلم أن كركوك محافظة مهمة ومحافظة غنية بالثروات ومحافظة واسعة الأطراف. هەمومان دەزانین کە کەرکووک پارێزگایەکی گرنگ و خاوەنجێرخانێکی بەهێز و پارێزگاکە ناکرێت بە شێوەیەکی بە وەکالەت بەڕێوە ببرێت. ئەرچی حکوومەتی عێراقە ئەم کێشەیە چارەسەر بکات بە لە بەرچاوگرتنی مافی هەموو پێکاتەکان کە لە ئیدارەدانی کەرکووک بەشدار بن. هەروەها ئەنجومەنی پارێزگاش کە ئەفلیج کراوە بەهۆی بایکۆتی بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی دۆخەکەی ئاڵۆزتر کردووە و لە ئێستادا ئەنجومەنەکە چاودێری بەسەر فەرمانگەکانەوە نەماوە، تەنانەت دۆخی ئەمنی شارەکەش ناجێگیرە. بە پێوەی لە دەستوری عێراق داهاتووە ئیدارەدانی ناوسەرجێنا کۆکەکان پێویستە بە هاوبەشی بەڕێوە ببرێت. ئەو ئیدارەدانەش دەبێت لە نێوان هەرێم و بەغدا بێت. لە ئێستادا هەرێم پرسەکە بە هەند وەرناگرێ و بەغداش بۆ وەراستیە کار دەکات کە دەسەڵاتی مەرکەزی لە کەرکووک بسەپێنێت. سەپاندنی یەک ئیرادەیی بەسەر ئەم ناوچێ لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە بوونی کورد و دەور و ڕۆڵی کورد لە منتیقەیە زۆر کەم کراوەتەوە. ئەتوانم بڵێم لە هەندێک مەناتق بوونی نەماوە و ئەمەش تەئسیری تەواوی لەسەر پرۆسەی پێشکەوتنی ئەم منتیقەیە لەسەر ئەمنیەت و استقراری سیاسی و ئەمنی لە منتیقەیە ئەبێت و هەروەها گەشەکردن لە منتیقەیە ڕوونادات. لە نێوان غیابی دەسەڵاتی کوردی لە کەرکووک و هەوڵی بەغدا بۆ سەپانی دەسەڵاتی خۆی بەسەر کەرکووکدا دەواازەیە کە دەتوانێت کێشەکانی کەرکووک یەکلای بکاتەوە دیالۆگە. ئەو دیالۆگەش لە ئێستادا لە کەرکووک بوونی نییە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن ئەوەی لە ڕێی سەپانی سیاسەتێکی مەرکەزیەوە زیانی بە کەرکووک گەیاندووە بە هەمان ئەندازە و زیاتریش بۆشایی کورد لە کەرکووک زیانی بە ئیداری شارەکە گەیاندووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.